پەیوەندیەکانی واشنتن و هەولێر بەردەوامی یارمەتیەکانی ئەمریکا بۆ هێزی پێشمەرگەی کوردستانە پرسە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دەیڤد شێنکەر یاریدەدەری پێشووتری وەزیری دەرەوە و لێکۆڵەر و شارەزای پرسەکانی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڕێز دەیڤد سڵاوتان لێ بێتەوەم، کاتتان باش. لە ئەمڕۆ ژمارەیەک چەکی قورس لەلایەن هێزەکانی لەلایەن ئەمریکاوە پێشکەش بە هێزی پێشمەرگەی کوردستان کرا. ئەم هاوکاریانە لەم کاتەدا چیەگەێنێت؟ ئێوارەتان باش بۆ ئێوە و بینێرانتان. پێم وایە ئەمە دەرخەری ئەو کارپێکەوەکردن و نزیکەی نێوان ئەمریکا و کوردستان و پێشمەرگەیە. لە هەمان کات ئەو پەیوەندیە دەبینین لە ماوەی ساڵانی ڕابردوودا باشتر بووە، لێرەدا بەرجەستە بووە. دوێنێ حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لە هاوڵە دەگمەنەکان لە عێراق دەبینین لەلایەن لەگەڵ ئەمریکاوە هاوکاری دەکرێت و لە بەرامبەردا بەغداد ناتوانێت هێز ئەمریکیەکان بپارێزێت. لە هەولێر لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان هێز ئەمریکیەکان پارێزراون. ئێمە کاریان لەگەڵ دەکەین. پێم وایە ئەمە پەیوەندێکی زۆر بەرهەمهێن بووە. دەبینم ئەو چەکانە دەرخەری ئەو بەردەستەکردنی ئەو پەیوەندیان، ئەو هاوڵی و هاوبەشەی کە لە نێوان ئەمریکا و پێشمەرگە هەیە. بەڕێز دەیڤد تایبەتیژیت ویدەمیدا کوڕاوش گەلە کەستیارە ناوچەپ خوژیتنەوە ئاگرێکە دژوار دەیە حتا چاوەڕێت تێکردن بەرفرەترژی بە ویدەمی دەدەمێت چەکن حوسێن گران ژیژالی ئەمریکای بە پێشکەشی هێزین پێشمەرگەوە کە ئالیکاریتێنکردن بلی پەیوەندیان باشیانژی بەرفرەکردنا پەیوەندیان هین وەکە ڤەکوڵار ئەس جێ بەحەسکم ڕەنگە خەڵک ژی وێ پرسیارێ بکەن ئاماژە بۆ هەندێرینە شەڕ ناوچەیەدا ئیدی عێراق و کوردستان ژی بێتەگرتن ئەو ژی بەشدار بن ناوا شەڕەداش بەر هەندێژی ویدەمیدا چەکن وساتێن داین. پێم وایە ئەمە زیاتر جۆرە ڕەدەستکردنیشی چەکی ڕۆتینیە بەهۆی ئەو هەڕەشانە و مەترسیانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆبەڕوویان دەبێتەوە و پێشمەرگە ڕۆڵی پاراستنیانی هەیە وەکو داعش ئەوانە تریش کە لەلایەن میلیشیاکانی ئێرانەوە هاوکاری دەکرێن مەترسین بۆ سەر هەرێمی کوردستان. دەبینین کە زۆر جار ئەو هێرشکردن و بە ئامانجکردنی هەرێمی کوردستان هەیە لەو لایەنش دەبینین تورکیا بە هەمان شێوە واتە تورکیا دەبینین بە تاکلایەنە لە هەرێمی کوردستان ئێستا بوونی هەیە. ئەمە پەیوەست نییە بە گرشیە هەرێمیەکان، ئەمە زیاتر بریتە لە هاوکاریکردنی هاوڵەکانمان بۆ ئەوی خۆیان لە مەترسیە خۆجیەکان بپارێزن. بەڕێز شێنکەر، ئەو سەرتەمەی کۆمەڵگەی نێودەوڵەتی ترسیان لە فراوانبوونی هێرشەکانی داعش و دەسەڵاتی داعش هەبوو. هێزی پێشمەرگەی کوردستان بەڕابەتی سەرۆک بارزانی هێرشی پێچەوانەی دژی داعش دەست پێ کرد. بێگومان کۆمەڵگەی نێودەوڵەتیش بە تایبەت ئەمریکا و هاوپەیمانەی نێودەوڵەتی هاوکاری هێزی پێشمەرگەی کوردستان بوون لە ڕۆبەڕۆبوونەوەی داعش. چەند پێویستە کە هاوکاریەکانی ئەمریکا بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بەردەوام و زیاتر بن بۆ ڕۆبەڕووبوونەوەی تیرۆر؟ پێم وایە ئەمە بەشێکە لە پلانەکە بەدڵنیاییەوە ئەمە زیاتر لەسەرەوە دەوەستێت. ئاخۆ وڵاتی گرتوەکانی ئەمریکا پەیوەندیەکی کردارەکی لەگەڵ بەغدا هەیە لە ڕووی دابینکردنی چەکەوە ئەو دەبین بۆ پێشمەرگەمە بەردەستە، بەڵام ئایا لە بەغدا بەو شێوەیە ئایا حکوومەت لەوێ یاخود هێزە فیدرالیەکان پێکهاتی کورد لە بەرچاو دەگرن؟ پێم وایە ئەم چەکدارکردنە پێویستە بۆ ئەوەی دڵنیایی هەبێت لە بەردەوامی شکست بهێنانی مۆڵگەکانی داعش و پاشماوەی داعش. پێویستە ئەمە وەکو دەزانین ئەمە کێشەیەکی بەردەوامە، چەکداریان هەنە بە تەواوی ئەوان تێک نەشێنراون، ئەوان هیچ شوێنی دیاریکرا و ناوچیان لەبەردەست نییە، بەڵام ئەوان لێرە و لەوێ چیرفان و مۆڵگەی بچووکیان هەیە کە کۆنتترۆلیان کردووە و لە شەو چالاکن لە سووریا زیاتر و جاروباریش لە عێراق هەن و لە
بەڵام ئەگەر پێشمەرگە هێزەکانی دیکە لە عێراق جەربەزیانە ئامادە و ساز نەبن ناتوان ڕوبڕووی ئەو خانانە ببنەوە ئەمە وەکو شێرپەنجەوایە و بڵاو دەبێتەوە. البغداد والباشور و ناوەڕاستە عێراقی داخوازا دەرێخستن و دەرکردنا هێزên هەفپەیمانان و تایبەتیژی ئەمریکای تێکردن لێ پەیوەندیên هەفپەیمان و ئەمریکای دیال هەرێما کوردستان پەیوەندیên دیبلۆماسی وین سەربازی gelek pêzin pêngaf têne habetin pêstir jî bê nekirin dema vê rewşê de wisa daxwaziya derêxistinê têkirin Iraq ئەمریکا çawa temaşeyê Kurdistanê û navçeyên dinên Iraqê dike yek çav yan jî heta eger biryarê ji de ji bo xwevekşandinê yek çav temaşê hemiyê dike yan jî Kurdistan cida ye ji bo Amerîkayê. پێم وایە جیاوازی هەیە لە نێوان بەغداد و حکوومەتی هەرێمی کوردستان دووبارە هێزەکانمان بە ئامانج نەکراون لەلایەن سوپای عێراقەوە حاشد لە ناو سنووری هەرێمی کوردستان ئێمە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە پارێزراوین بەڵام لە تێکڕای عێراق ئێمە پارێزراو نین لە عین الئەسەد لە وەلامچەکانی دیکە حکوومەتی عێراق لە بەغداد لە چوارچێوەی ئەو هاواهەنگەی هەیە تەنانەت حکوومەتی ڕابردووش ئەو ڕێکەوتنەی جێنێڤا و پابەندەکانی جێبەجێ نەکردووە بەتایبەت لە پاراستنی پێکهاتە دیپلۆماتیەکانە پێم وایە ئەمە جیاوازیە کە کۆنگرێس چۆن ئەو ئیدارەکانی سەرۆکاتی ئەمریکامە چۆن حکوومەتی هەرێمی کوردستان دەبینن ئەوان بەو شێوەیە دەیان بینن کە هاوڵن و هاوڵی پشت پێبەستراون بەڵام تەنانەت لە بەغداد کە بەگشتی و لە ژێر فشاری ئێراندایە هەوڵ دەدات ئەمریکا و هاوپەیمانەکان لە عێراق بکشێنەوە پاشە کشێ بکەن بەڵام زۆریش هەن کە دانەوێت لە عێراق بمێننەوە بەڵام ئەوان بە ڕوونی و بەزەقی ئەوە ڕناگەێنن ئێمە ڕۆڵێکی کاریگەر دەجێڕین لە شکاندنی داعش ئێمە جارێکیان کشاینەوە گەرە جارە دووبارەی بکەینەوە دەبێت بەغداد و هاوڵەکانی دیکە هاوڵەکانی بەغداد وەکو تەهران دەبێت دڵنیایی لەوە بدەن کە داعش تێک بشێن پێم وان نییە ئەمە داهاتوێکی زۆر پرشنگداری بۆ عێراق نابێت کە بە تەواوی و تێکڕایی لەلایەن ئێرانەوە کۆنتڕۆڵ بکرێت. بەڕێز شەنکەر پێتان وایە ئەمریکا ئامادە بێت لە عێراق بکشێتەوە؟ من چەند مانجێک لەمەوبەر نووسیومە لەسەر ئەو بابەتە باسم لەوە کردو کە گرنگە هەندێک ژمارە سەربازەکە کەم بکرێنەوە دەبینین حکوومەتی عێراق هێزەکانمان ناپارێزێت ئێمە لە عێراق بوونمان هەیە لەسەر خواست و داواکاری عێراقەوە لەوەین ئەگەر ئێمە پارێزراو نەبین و نەپارێزرین دەبێت خۆمان بپارێزین چونکە بەردەوام دەکرین ئامانج ئێمەش ئەو میلیشیانە دەکەین ئامانج کە ئێران ئاراستان دەکات لە عێراق بۆیە لەوانەیە پێویست بکات ئێمە ژمارەی سەربازەکانمان کەم بکەینەوە زیاتر هێزی بەرپەرزدانەوەمان هەبێت لە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ پێشمەرگە کار بکەین لەو کارێکمان جێبەجێ بکەین لەگەڵ حکوومەت تەنانەت لە سووریاش لە هەڵمەتی ڕوبەڕووبوونەوەی داعش بەردەوامین پێم وایە لەوانەیە ئەمە زیاتر کاریگەری ئەرێنی لێ بکەوێتەوە بەڵام لە کۆتاییدا پێویستە ژمارەکە کەم بکرێنەوە چونکە پارێزراو نین حکوومەتی عێراق ئێمە ناپارێزێت ناتوانین ماوەی درێژ بمێنینەوە. ئەفدەمەکە بەحسا هەوڵێن یەکخستن و چەکسازیت نەڤ وەزارەتە پێشمەرگە دەتێکردن ژالی ئەمریکای ژێت پێزانین ji بووی van پێنگاوان هەنە لێ دەمێن داهاتیدا ئەمریکا دە چا عەلی کار بە ji بووی vê proseyê. پێم وایە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا هەوڵ دەدات هانی چاکسازی نێوڕزەکان پێشمەرگە بدات لەلایەن وەزارەتی پێشمەرگەوە کە لەو ماوەیە قسەی کرد مرۆ قسەی کرد
لەسەر چاکسازیە نەختینیەکان و لە هەمان کات حکوومەتی شەوڵی داوە ئەمریکا بۆ ئەوەی ئەو یەخستنە سەر بگرێت لەناو نێزەکانی پێشمەرگە ئەوان تا ئێستا شەکو هێزێکی یەکگرتوو مامەڵە ناکەن و لەژێر فەرماندەی زیادان وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا مەرجی ئەوەی هەبووە بۆ ئەوەی پارەدارکردنەکە بەردەوام بێت بۆ مەرجە یەکگرتنەکە ڕوو بدات تا ئێستا ئەومان بە تەواوەتی نەبینیوە بەڵام سەرڕای ئەوەش زۆر بە بەهێزی دەردەکەون و پاڵپشتی هەیە ئەمە پرۆسەیەکی نییەوە نیگەرانیەکەش لەو قۆناغە نییە کا بە ئەو جۆرە هاکارانە لە گرنگجی ئەو هێزەکەم بکەنەوە بەڕێز شێنکە بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم ئەمریکا ئەگەر عێراق بەجێ بهێڵێت سوپای عێراق و عێراق خۆی دەتوانێت ڕوبەڕووی هەڕەشەکانی تیرۆر ببێتەوە لە دەستپێکدا ئێمە بە تەواوی عێراق جێ ناهێڵین بەڵام ئەگەر ژمارەی سەربازەکانمان و هەڵمەتەکەمان سنووردار بکەین توانستمان سنووردار بکەین ئەو کاتە عێراقیەکان سوپای عێراق پێویستە ئەو کارە ئەنجامە بخۆیان ئەنجام بدەن ئایا ئەو هێزان هەیە ئەو ڕووماڵ لە ئاسمانیان هەیە لە ڕووی هونەری و تاکتیکی و ئامادەیان تێدایە ئەمە پرسیارێکی کراوەیە بەتابەت لە هێزەکانی ڕوبەڕبوونەوەی تیرۆر لە ماوەی ساڵین ڕابرد و کاریگەر بوون بەڵام دەبێت ببینین چۆن ئەوان ئەو کارە دەکەن ڕێز دەیڤس شەنکەر ئالیکاری بەرێ وەزیرە دەرەوەی ئەمریکای و کوڵار و شارەزای پرسین کوردستان ڕۆژهەڵاتە ناوەڕاست بۆ کە ڕاستەخود گەلمە دەبوون گەلێک سوپاس بووە سوپاس. Thank you.